باوتان لێبێت مێدەکەم حاڵی هەموو لایەکتان باش بێت. ئەمڕۆ هاتوین سەردانی کارگێکی دوورینی ترەکەین و لەگەڵ خاتۆفسانە زەندی سەبارەت بۆ چیرۆکە تایبەتە کە لەسەر کارەکەی هەیەی ئەیخەینە ڕووی گفتوگویەکی تایبەتی تر ئامادەیە. تاوەکوونێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ لەگەڵ مابمێنەوە دڵنیان بەرنامەی ئەمڕۆ پڕ لە زۆر سپاس. سەرەتا ڕێز سڵاوی خۆتان بۆ بینەرەکانمان ئەوەی کە ژیانی کاریتان و چەند ساڵەکە دەستان پێکردا بە شێوازێکی زۆر کەم و بچووک بۆ بینەرەکانمان باس بکەن. سلام عرزەکەمە خەمەت ئێوە بینەرانی ئازیزە. ئەفسانەی زەندیم متەوەل شارسنام 51 ساڵ تەمەنمە لە تەمەنی مناڵی و حەزم کرێ بە کاریێل هونەری زۆر باشە خەیاتی بافتەنی کارێلێک سەنایە دەستیم فرە پێخۆشە وەڵێ 20 ساڵە خەری کار خەیاتیم. زۆر باشە سەرکەوتوو بن. سەرەتای دەستپێکی ژیانی کاری تۆ لە چیەوە دەستی پێکرد چۆناهی بوو کە بڕیارێدا ئەم بەشە هەڵبژێری کاری خەیاتی؟ بەڵێ والله خەیاتی کار قەشنگێکە، یانێ ئوسولات زندگی ئەژن خۆراک و پوشاک و مەسکەنە. خەیاتی دانێکە لە ئوسولگەرێک وە لەناو زندگیە فرە لازمە. چۆن ئەوە حەزم بە خەیاتی چۆن بوو شروعت کرد لە کێوە دەستی پێکرد چۆن بۆ ئەو بڕیارە لای تۆ دروست بوو کە ئەم بەشە هەڵبژێری؟ والله دەیتر دوورین کار خەیاتی هەر لە ئەژدادمە بووە، باوکو دایکم خەیات بوون، حتا باوک دایک باوکیشم بە دەست کار خەیاتی کردە زمانی کرد چرخنەوە ئاوا مەسەن وتیانە بۆم هەمیشیش چەر خەیاتیمان بووە، وەلی ئەوە کە حەزمە کرد لە کنار ئومورات زندگیان من بەع دەرامەدێکم بێت خەیاتیم لە کارەکان تر بە باشتر زانیە. زۆر باشە کەواتەم هونەرە لە مێژووی ئایلەی تۆ بنەماڵی تۆ بۆ دماتۆ تۆ دەستە پێ کردووە. زۆر باشە. لە ڕووی چیۆ بوو کە ئەم کارت دەست پێ کرد ئەوەی کەمێ زیاترەوە بزانین چۆن ئەم هونەرە فێر بووی کێ فێری کردایە مامۆستایەکت بوو یان هەردایکت و باوکت کاڵت ئەم پیشان ئەنجام داوە کێ ئەم هونەرەی فێری تۆ کرد؟ چۆن هەمیشە چەر خەیاتیمان بوو باوکم و دایکیشم خەیات بوون خۆم ئەلاقەمەند بووم هەر لە مناڵیەوە بە خەیاتی چرخیش بوو لە ئەختیارمە خۆم کەمێکم ئەزانین وەلی تر لە سەنایە دەستیش یا دەورەکانم دیە مەدرەکەکانیم گریا. زۆر باشە. ئەمە سێکە بزانین حالیان ئەیسە چ فعالیت هەیە چ بەشهایەک ئەنجامای لە دوورین لە حاڵ حازرە ئەیسە کاور لەوازم بەرقی دروستەکەین، سرویس ئاشپەزخانە، سیسمونی مناڵ، سرویس خان. زۆر باشە. تەواوی ئەم بەشانە تەنیا خۆتی کە ئەنجامی ئەیە یان کەسی تریش وەکو هاوکاری بکەن یارمەتی بن لەگەڵ تا مەشغوڵ بەم ئیشە هەن؟ قبلەن تەنها خۆم کار مەکرد وەلی ئەوەی کە حەزم کرد کەسێکتریش لە کەسێلێتیش کۆمەک بگرم بۆ کارەکەم ئەوە بوو کە ئیجاد شۆڵکەم بۆ خانمگەلێک وا لە ماڵە هەنە ماڵا گەینە ئومورات زندگیانە و فێر کارێکیش بن بە یەکەوە کار گروهی نیام فرمەوە فەخترە داوە تەنها خۆی خەریک کار و حرفە بێ. زۆر باشە. هەرو بەشانەی کە ناوت برد ئەمێ زیاتر کە لەسەری قسە بکەین. ئەم بەشانە کە کاوێر بوو سیسمونی بوو سەرەتای دەستپێکی زیاتر لە کام بەش کارت کردووە ئەو کاتێک کە دەستت پێکرد بە دوورین کام بەشت هەڵبژار؟ سرویس ئاشپەزخانە. ئێستا شەر بەردەوامی لەسەر بیستکردنیان. باشە. ئایا هەر شێوازی دوورینی هەر یەک لەمانە وەکو یەک وایە خۆ جیاوازیشیان لە نێوانە هەیە؟ بۆچە نافرە متەنەوەعن. زۆر باشە. کەواتە سەبارەت بە هەر کامێکی کە چۆناهی ئەنجامدرێت بۆ بینەرەکانمان باسی بکەن تا زیاتر ئاشنا بن بە کار و چالاکیەوە. پیشبەنە بۆ وەسایل شۆردن ئەوختە دەستکێش فڕە وەختە ئسفادەیەکی بەخاترەوەی دەستت نسوزێت دەستکێش فڕ دەستگیرەکانمان متەنەوە ئەمەسەن جۆروا جۆرن دەستگیرەکان دەستگیرەس مەسەن بە قۆڵان ئاوە زۆیان فارسیێژن دەمکۆنی زوان کوردی خۆمانێژین ماغا
بۆ بان برنج وقتە شتێک فرمتەنەوە کارەکان ئیتر کارەکانشی ئەوە داینمۆ لەسەری قسە بکەم. زۆر باشە. چۆن بۆ ئەو بڕیارەتدا کە شێوازی کارکردنت لە وتاکرێک لە ژوورێک بیهێنیتە دەرەوە وە کارگایەکی پێدا بمرزێنی؟ لە ماڵا کار مەکرد ئەنازێ خۆم کار بوو حتا خام کەنیشکیشم کارێکرد بەش ئەویش کار بوو وەلیتە هەمیشە ئەمە ئارزووی و لە زەهنما کە مەسەن کارگایەک دابمەرزێنم کەسکی لێ تر فرەتر مەشغوڵ بە کارکەم. تەنها شتێکیش وە حەزی پێەکەم ئەوەسە فقط لە بابەت ماڵیەوە نەکە لە حەز ماڵیە و هۆنەر و کارگەل دەسی پێژن خەڵوەت دڵ زوان کوردی خۆیانژن خەمڕەوێنە سەرگەرم بوون بە کارگەل هۆنەری خۆشە مەخسوسن بۆ خانمگەل کە فرەهان لە ماڵە. زۆر باشە و کارگای کەیستە مەشغوڵ بە ئیشن لەگەڵ چەند کەس ئایستە ئیشەکەن و هاوکاریتانەیە پێکەوە ئەوەی کەس فرتاستەدی هەر بابەتێک کە دروستەکەن بە تەواتی لەناو کارگاکە تا ئەنجام مەڕوە یان هەنێ لە بەشەکانی ئەیسپێرن بە هەنێ تەولیداتی هەنێ کارگایکە هەر خۆمان لێرە تەولی دەکەین وەلی خانم گەلێک وا لێرە ئاموزش کارەکانیان پێیان قەشەنگ حرفەیی بوون و فێربوون لە ماڵە چرخێک و سەردووزی دانن ئیتر کاربێ کاریان پێیان بیدورن بۆمان کارەکان بۆتە من بازاڕیابیەکە یەکەم ڕەوش کارەکەیان پێژم ئەوان ئەنجامیان و ئەیتێنەوە لێ لێرە چوار نەفرێک مەشغوڵ بە کارین بە کۆمەکیەکە و لە ماڵی شەو 5-6 نەفەر کارمان بۆکەن. باشە بۆ ئەم ڕێگایە کە ئەتەوێت کارەکانت پەرەی پێبەی فرۆشت زیاتر بێ هیچ بڕیارێکی وادا کە کارەکانی نوێتر بکەی یان خودت کارگاکەت نوێ بکەی چونکە کە کاتێک پەرە ئەیە بە کارەکەت ئێستا لە بواری گەورەکردنەوەی کارگاکەت بێ یانەوەی شتی جۆروا و جۆرتر دروست بکەی ئەبێت و هۆیە کە خەڵک پێشوازی زیاد بێت و فرۆشیش زۆرتر بڕوا هیچ کارێکت بۆمە ئەنجام داوە بۆ چەند ئامراجەعەم کرێ ئۆرگانیە لێ دەوڵەتی پیشنهادێکیان پێمدا حتا وامیشیان یاسە ئەختیارم ئەوەی کرد دەستخۆشییان پێژم بۆ وەسیلەکانم تەهیەکەم ئەوە لێ حەزەکەم کارەکانم بووم بۆ جێگەیلتر خارج لە ئێران. زۆر باشە ئەگەر بتوانم گەیمە ئەو هەدەفمە فرە خاسترەوێ مەسەن کارەکان بەعنوان سادرات سادر بێ. زۆر باشە کەواتە بۆم شتێک کە ئەتەوێت بۆ وڵاتەکانی تریش کارەکانی تۆ بڕوا هیچ پرسیارێک هیچ گفتوگۆیەک زانیاریەکت وەرگرتە لە کەسانی تر کە چۆنایی توانیت بابەتەکانی خۆت کەلوپەلەکانی خۆتە و شتانی کە دروستیەکەی بۆ وڵاتەکانی تریش بینێری بۆ چنە حتا متالعایشەکەم ئەپرسم لە کەسی لەک مشاوەریە لە گوێرە تەکیانە مەشورەتەکەم وەلی فعلەن نەگەی مەساو ماڵی سوبات ماڵیە کە تەوانم بێ هەزینەی گەرەکە هەستم بڕمەسەنایسە گەرەک مەس کارەکانم بۆم بۆ سلێمانی یا هەولێر لێنا وەختی گەرەکە هەزینەی گەرەکە کە بچم لێنا بازاڕیابی کەم تەک جێگەی کا قسەکەم بژم منم کارگەرمە تێرم بۆ ئێوە لێرا فرۆشکەن پشتوانێکی گەرەکە وەڵێ ئەویشە کە چاوەڕوانم شرکەتی جێگەیەک بێت کارەکانی بسپێرێتە ئێمە بێژە کارەکانمان بۆ دروستکەن ئێمەش بە دڵنیایی و دروستکەن مەسەڵەن من لێرا کار دروستەکەم ئەمێنێتەوە وەختی ئەمێنێتەوە فرۆش ناچێ ئەیتە مشکڵ کە لە هەنێ لە ئاموزشگاکان ئەم هوەری خۆت بۆ فێرخوازان هۆنەرجوەکانت ئاموزشیان پێ ئەی بۆ هەنێک کەس کاخاون پێداویستی تایبەتن وەکو معلولین بڵێ زۆر باشە ئەمەوێت ئەومان بۆ باسکەی ئایا جیاوازی لە نێو ئەو کاری ئەو کەسانی کە خاون پێداویستی تایبەتن لەگەڵ کەسە احتیاجەکان کە دێن لەگەڵ یانە کارەکەیت و ئاموزشیان پێی جیاوازی لە کاریانە هەیە تەفاوتە لە کاریانە هەیە یان هیچ خەلەلێکی ایجاد نەکردە لە کارەکان ئەوانیش هەروەکو کەسانی ئاسایی ئەتوانن کارەکە فێر ببن و دروستی بکەن. ئێمە هەر لە مۆردەوە قسەمان کرد مؤسسەی نۆژیان کە بۆ تەوانخواهەکانە یانە بە جۆرە معلولیەتیان هەست وەلێ خواهان کارن تەوانخواهیان پێژن ئەگەر مەسەن لە خانمێکە تەوان چرخکردنی نەو بڕش
فێریەکەن ئەوانش گروهەیەکن بۆ خۆیانە کارگایکیان هەست کارەکەن عروسەک سازیە ولی گەرەیانە کار وەسایل ئاشپەزخانەشکن خانمێک ئەگەر دانین لەو خانمە معلولیە لا یا هەرکەم نەتوانن کار چرخکاریەکە نەتوانن بڕش بن لە کار بڕشەکە کۆمەک ڕەفەقەکانیان کەن یا هەست کار بڕشی دەستی مشکڵێکی هەست ئەتوانێت بسن کارێتر ئەنجام بە هەر کارێکیانتان هەر کامێکیانتان کارێکی پێ بسپێرین زۆر باشە چ هەستێک لەو کاتانی بۆ ئەو کەسانەی ئەم هونەرەی خۆت فێریانەکەیت و تەجروبە بۆ ئەزمموی خۆت ئەخەیت هەستۆیان و ئەوانی شوێنیتە سەر ئەم ڕێگا چ هەستێک تێ لەو کاتەی کە فێریان ئەەکەیت وڵڵا ئەگەر تەوەجوکەن بە پیج ئینستاکەم لە گووەکەم عەکس سیمۆڕغێکە سیمرۆقیش لە داستانیەر قەدیمە بۆ معنیەوە هەست 30 نەفەر دەست بەنە دەستیەکە و ئەوە پەرەندەی غولپەیکەر و ئەتوانن کارێلێک فرە گەورە ئەنجام بن هەروە ئیسە چ لە معلولینە چ لە مەسەن ئەیسە ئێمە کە تەوانمان هەست و معلولین ئێمەش هەروە گروهێکین چەند نەفەرە وەختە دەست بینە دەستیەکە و هەر کامێکمان ئیدێکمان بە هەر کامێکمان کارێک لە ئەم کارگا ئەنجام بین قەتعەنەوێتە کارێک فرعالی زۆر باشە حەسە خۆشی هەست ئەوە کە گروهێ بەیەکەوە دەست بەنە دەستیەکە و کارێک ئەرائەبن زۆر چاکە پێش لە کاری دوورین و ئەوەی کەم کارگا دابمەرزێنن کارێکی وابزانم ئارایشگا ساڵۆنتان هەبووە کە کارتان کردووە وەڵڵایژم من وتمە ناقسەکانمان هەر لە مناڵیە و بە کارگەل هوەری و کارگەلی گواناو اجتماع هەست فرە ئەلاقم بووە بۆ چەند مەسەن دەورەی ئارایشگەریم دیە مەدرێکیم هەست چەند ساڵێکیش ئارایشکان بوو وەلێ مەسەن کارەکە حەس و حاڵی خۆشی نەو بووم لە خەیاتیە لە قاڵی بافیە حتا لە غەزا دروستکردنەکانە مەسەن قەوڵە نەژین نان و هەویر دروستکردن تەنور لەبان ساجە و ئەتوانم ئەگەر وەختێک زمانی نانواخانەکان مشکڵی پێش بێت تەحتێڵ بێ ئەگەر ئارد بن نەختیارم ئەتانم بە شێوەیەک فرەقەشەم نان و کولێرە دروستکەم بۆ مناڵەکان زۆر باشە باسکردنی هەنێ لە چیرۆکایەکی تایبەت لە ژیانی هەر خاتوونێک و ئاکات کە کۆمەڵە کەسێکی تر کەیسە بینەری ئێمەن ئەو شتیانتیا دروست بکەوانش هەڵ بن بەو شتێکە خۆیان حەزیان لەیە لە نێو ژیانی کاری تۆ ئەوەنێ کە من سەرنجی و دیقەتی قسەکانی تۆم دابێ هەنێ چیرۆکی تایبەت ڕووی داوە سەبارەت بۆ چیرۆکەی کە ڕۆژێک لە کارگاکەت لە پشتی چرخەکە دانیشت بوویت و دڵتەنگ بوویت ئەمێ سەبارەت بۆ چیرۆکە بۆمان باس بکەی کە پێشتر لە کە پێشتر زانیاریم لێ وەرگرتووی و باستێکی چکۆلەت کرد ئەمێ بە تەواوەتیستە بۆ بینەرەکانیشمانی باس بکەیت 3 ساڵەمەوە بە مشکڵ کۆرۆنا پێشات فرە کەسێل بێکار بوون منیش لە کارگایگا کار مەگەر هێشتا ئەم کارگامە خۆم تاسیس نەکردو خانمێک دوکانی بوچکی بوو وتم من چرخێک تێرم لێرە ئیسە کە هەرچی کارە تەختێڵ بووە ئاوا مشکڵ هەست با ماکس دروستکەین من جێگەی بەڵامەتان بڕم ماکس بێرم ماکس ماوەڕ ماکسمان دروستە کرد ڕۆژێکی لە ماڵەوە هەروە کەمێ دڵتەنگ بووم چوون بۆ کارگا دانیشتوم لە پشت چرخەکەمە کار مەکرد وەلێ دڵتەنگ بووم برسیشم بوو حاڵ و حوسەڵەم نەوە بێمەوە بۆ ماڵ نەهار بخۆم خانمێک هاوساکانمان لێنا پێیان ئەوت شاگۆڵ خانمێ مسن بوو هاتە ناو دوکان و ناو کاسێک چینی فرە زەریفە تۆفەرنگی لە باخاتووە و تۆفەرین چەندانەی گوڵ محەممەدی ناوەبان نەگۆدانیابان مێزەکە و خەستەنەوەی پێم وت و چوو دوایوە تماشای گوڵەکەم کرد و چوومەوە بۆ ماڵدامنیە فەورەن دکلمێک خۆشم بۆ هات چون دەفتەر و قەڵم هاور نووسیم وتم ئاوەجرە دانیشتم حاڵ دڵم بەو گوڵ و میوە عەوەز بوو ئەو دڵتەنیە لە دڵما لاچوو ئەم جمڵەمە نووسی لە بان کاغەزەکە وتم هەدیەگردن هەدیە بۆ بنێرگە خوامەی لەبێ بە تەرق کەسێ هەدیە بۆ بنێرێ بە قەوڵەن کافیشا بوو کادووی گران قیمەت و تەشریفاتی وای نەگەرەکە کافیە بە شتێک و دڵ و خۆش بێ من فرە حاڵ و هەوای دڵم ئەوەز بوو ئەحساسم کرد گوڵ دانن هەدیەدانن فرە حاڵ و هەوای دڵ ئەوازەکە ئەمە بینەوە سەر ئەم کارێک ئێستە بۆ ڕێشتدا دوایین مەرحەلە لەم کارەت چییە دوای مەرحەلە بێت چیتری بۆ ئەنجام بین ئەمە ڕووەکەیە ئەمیش ئاسەڕەکە و پەشمشیشێک ئسفاداکەین بۆ بەسەتی ئەویش هەروە ئەمیتە ئەوێتە ئولگو بۆ ئەوانتر هەروە بڕشیەوەین ئەمە بێتە سێ لایە ئەمیش دووختەینە ناویە ئاوەها ئاوەجرە تیکەکانی مەسلەتە دووزیەکەین بۆ محکەم بێکارەکە
دوورینە ئەم جۆرە دوورینە زیاتر بۆ چییە کە بەکارێنن؟ چرخەوە چرخ گڵدۆزیە ئەتانی سادەش ئەنجامی بێ وەلی ئەگەر دووختەکەت ئاوەجرە دووختێک بێت مەسڵەن شکڵدار کارەکە زەریفتر هەمەتەنیا بۆ وردەکاری و جوانتری کارەکەتانە محکەم کاریشە. زۆر باش. لایەکان هەروەها وەک دەستکی سفرە پاکوونەکەەوە ئەمانیابانیەوە هەروەها ئەمیش لایەکان ئەنینە بانیەکە و لە ئاخرا وەختە کارەکە هەڵیە گەڕینەوە کارێکاوە جۆرە دەرەچێت. زۆر باشە. ڕۆژانە چەند کاتژمێر لە کاری خۆ تەرخان ئەەکەی بۆ ئاموزشدان بە کەستانی تر؟ ناو هەفتە 2 ڕۆژمدانیاگە چوارشەمە و یەکشەمە ئەیسە کە هەوا گەرم و سعات 6 هاتن تا 7 وەلی سەرسفحەکانم کولن سەرسفحەکانم ئەچم بۆ ئەو مؤسسەی نوژیانە ئاموزشامە مالوولەکان تاوانخواهەکان. زۆر باشە. ئەو کەسانی کە تایستی لە لای تۆ فێری ئەم هونەرە بوون وا بۆ کە کارەکەت ئەوەنە فێریانت کردی بەیستە ئەوانیش لەگەڵ تۆ هاوکاری نەکەن خۆیان بوو بێت نەخاوەن ئیشی خۆیان ئێستاوانش هەمان ئیشی تۆ لە شوێنێکی تر خۆیان مەشغوڵ بن خۆیان خاوەن ئیش و کاری خۆیان بن. بەڵێ وەی جۆرە هەست کە لێرە فێر بوون ئیسە خۆیان من ئەحواڵیان نەپرسم زەنگام ئەحواڵیان نەپرسمێژن سفارش کارەگرینەوە مشتریمان جەسکورە سفارش کارەگرینەوە سریەکتریش لە خانمەکان وا فێر کاریانم گرێوتمە پێیان لە وەحزیەت واتسابەکان تانا کارەکان وا دروست یەگەنداینین مشتری جەسپێن ئەگەر مەسەڵەن لە تەرێک خانمێکەوە مشتریک بێت بۆ ئێرە کارەکە ئەو هاوردوێتی بەیەک و ئەنجامیین و سوودەکەشی لە سوودەکەشی یاوینە شەریک بەیەکەوە. زۆر باشە. بۆ ناستینی کارەکانت بە خەڵک ئەوەی کە خەڵک بزانێت تۆ چ کارێک ئەنجامی وە زیاتر لە کام یەک لە بەشەکان لەنێو کارگاکە دروستیەکەی لە چ ڕێگایەکەوە زیاتر کارەکانت بە خەڵک ئەناسێنیت؟ ئەوە کە مشتریە لێ مراجعاکەنە کارگا کارەکان ئەوێنن نمونە کارمان هەست وە لە پیج ئینستایشم هەست. زۆر باشە. پیج ئینستاکەم بەناو دووخت ئەفسانە. زۆر باشە. کارەکانمان داینە پۆست لە واتسابیشە کەسێک کە ئەنستایان یا لە واتسابە هەر لە تەریق واتساب و ئەویش ئەتانم کارەکانم بنێرم بۆیان و معرفی کارەکانمان. زۆرێک لە خانمەکان لەو کەسانی کە هەر ئیشەکە ئەنجامیان توانیانە بەهرەیەکی باش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەربگرن تاوەکۆی پەرەبن بە کارەکان هەمووی کە بێتە خۆی ناسینی زیاتری کارەکانیان بەخەڵ. ئەمانەیە تاکو خاتوەفستانە شێوازی ئۆلگویابی لە جۆرێک لە دەستکێش کە بەکار ئەهێنجە لە نێو مەتبەخە پێمان ئاموزش بات و فەرمانکە کە چۆناییە. فەرموو خاتوەفستانە. ئەمە دەستکێشی فڕە بەم سوورەتە ئۆلگۆکەی لەبان کاغەزێ بەرقیە و بڕشاینەوە جای خێنە سەر پارچەکە. کەواتە دەستکێشەکان لەو جۆرانەیە کە ئەبێ لە دوورینە حتمما ئۆلگوی ببێت بە ئۆلگووە توانی کارەکەت پێش ببەی. بەڵێشی ئۆلگوی بێت. باشە. شتێکی تر لە پێداویستەکانی ناو مەتبەخیەوە ئەی دوورم پێویستی بە ئۆلگووە؟ وڵات دەستگیرە لێکمانەست کە دەستگیرێ قەلبی پێژێن ئەوە بە سوورەت قەلب دەری تێرین ئەویش هەرواشی لەبان کاغەز بەرقیەوە بیکێشین جاوەختە بڕشی بێن. ئیتر ئەم لایەمانە بڕشین بۆ لایەکان تریشی چۆن ئەم دەستکێش فەرمانە ئەوێتە 6 لایە 2 لایە پەشم شیشەی هەست و 4 لایە پارچە. دقیق لەسەر ئۆلگوی خەتێکی کێشاوتانە بۆڕش نادرێت تۆ ئەم لاتریۆ ناف ینی جیاوازی نیە تۆ 1 سانتی 2 سانتی لەملاو بە نا ئەمە وەختێ ئۆلگوەکە بڕشین خۆمان گەورە سانتی ئیزافە دوختی بۆ یاڵێنەوە. باشە.
کاتۆستانیتە ئەمە کە بزانین بۆم چی مامان دروستکەیت و چی ببینێرەکان نیشان بین مانە سفرە پاکۆنن ئەم سفرە پاکوونە ئاوا بە سوورەت ئەمە گوڵا بۆ تەزیینەکارە نەویشت مەسەلێک نییە بە سوورەت کیسەی یاوا دروستیەکەین ئەم تەرەفی حولەیە ئەگەر ئاو بڕژێتە جێگەیەک لە سفرەکە جەزب ئاوی هەست ئەم تەرەفیشیە سافە بە هەتێک تەرەفەکەوێتان سفرە پێ پاکۆنەوەمەتە بە جۆرێ سفرە پاکوونە و ئەڵلقەیشی هەست بۆ ئارێزانکردن لە سێ لایە پارچەش دروستێ پەشم شیشا خەینە وەسەتی پەشم شیشە لایەی ئەخەینە وەسەتی ئەم پەشم شیشە تەقەڵ ئەدرێتە ناویە کە مەسلەتە دووزی پێژن ئیتر ئەگەر بخێتە ناو لە باشووی یا بەدەست بیشۆری هیچیگی پێ نایە کار قشنگە بۆ ئاشپەزخانە فەرمونێ بەردەوام من لە نێوانی هەنی پرسیارتان لێ یەکەم زۆر باشە هەنێ وردەکاری لەم سفرە پاکۆنانە ئەیبینێ مەسەوکو ئەم دوورینی ئەم بەشانەی بێت یاخودەوەی کەم فکر لاتان دروست بووە بە دوو بەشی دابن بەشێکی وەکو حاڵەتی حولەیەکی بێ بۆی ئاوکە کە فەرمووت ئەمەشی جۆرێکی تر وەرگرتنی ئەم ئایدیانە وەرگرتنی ئەم بیرانە کە شتایەکی وردەکاریە و هەموو کەس لەوانەیە نەزانێ ئەنجامی باسە زۆرینەی سفرە پاکۆنەکان کێمە لە بازاڕی بینین زۆرینیان لە بۆ هەردوو لاکە لە یەک پارچە بەکاریان هێناوە چۆن ئەم شتانە وەرئەگری لەکوێوە ئایا تەواوی خەلاقیەتی خۆتە بەکاری هێنی یان لە کەسانی ترۆ یان لە شتایەکی ئەیبینی وەری ئەگری وڵات تماشاکەم ئاموزش کارەکانم هەر شتێک وە لە فەزای مەجازیە بڕەفتی بێ بە کارەکەمە و تماشایەکەم ئیتر بازی وەختیل خۆشمان ئیدەمان هەست تەغیراتی ئیجاد دەکەین لە ناو کارەکە زۆر باشە ولی لە کارەکانە من حەزەکەم بە نەحوێ ئەحسەنیانێ کارەکان فرعالی تەحویل مشتری بم چۆن ئەمە لێرە ئێمام کارگامانە وەختێ پێچ کاریەکەمان دنباڵەکان یا کارەکانمان ئەوێنن مشتری ئەگەر شتێک دروستکەم بیان پێ ڕازی بێ لێ ئەویش ئێژێ بە کەسێتر هەروە جرە مشتری جەز بێت هەم ئەوان ڕازیین لە کارەکەمان چۆن ئێمە جێگەمان مشەخەسە ناوێ مەسەن وەکەوەنی بژی کارێ بازاڕیە تەحویل بازار یانوتر بازگەشتی ناوێتەوە ئەگەر خاص کارێکە قشنگ تەحویڵیان ناین ئەتێرنەوە بەمان ئەمە بۆ ئەم دروستکردنی ئەم جۆرەشتانە سەرەتا پارچەکانی ئەهێنن بۆ ڕەشی ئەن ئینجای خەنەژێر تەختەکە و تەقەڵانە و ئەو لایەنی پێکەوە وەسڵەکەن وایە بڵێ واسایتر مەرحەلەکانی ئەمەیسە مەسلەتە دووزی پێژێن محکەمکاریەکەینەوە ئەم دووتیکە لایە کە پەشمشیشە دوو لا پارچێ ئاسەڕ و پارچەی ڕووی ئەم دووتیکەوە جا دوایەوە وەسڵیەکەین و بە حاڵەتەم کیسە دەریە تێرین دەستپێکی کاریتانی سەر لە ماڵەوە یان لە کارگاکان کە کارتان کردووە هەر بە شتی کەلوپەلی ناو ماڵەوە بەم جۆرە کارانە دەستان پێ کرد خەیاتی ئەوەڵیەم بە کوردی دووزیە و شرۆح کرد کوردی دووزی لباسمان کرد مەدرەکەکەش بن کوردی دووزیە وەلی ئەم کاریەلە بە نەزەر من ناو زندگیاشی هەرچی کارە بزانی بازی وەختێل بنیام لە مەقتەع زەمانی کە قەرار ئەگرێت ئیسە من مەطلەبێ بێژم شایە ڕەفتی بە کارەکەیشمەوە نەوێ ژن و پیاو باش ژن بە نەزەر من کار پیاوانە فێر بێ شاید لە وەختێکا شوەکەی نەخۆش بوو نەیتوانی کارکە بتوانێت کار پیانەکە پیاوی شەروە متەقابڵن کارگەر ژنانە بزانێ غەزا دروستکردن مناڵەکەی ئەگەن نیازی بە پەروەرش بوو شاید ژنەکەی بۆ مدەتی توولانی نەخۆش بوو بتوانێت زندگیەکەی ئەدارەکە کارگەلێک هۆنەریش
کارگەلێک هەر کارێتە مەسەن بازی کەسا ئەژن پێیان ئاچەر فەرانسا یانێ بە دەرد هەرچی کاراخوا مەهارەت پەیاکردن لە کارە مختلفەکانە ناو زندگیە قەشەنگە دوخت و دووزی شەروە جۆرە سایسە من ئەگەر بتوانم لە مانتوشواڵە مەهارەتم بێ لە لیباس کوردیان مەهارەتم بێ لەم کارگەلا کە ئیسە ئەنجامیان مەهارەتم بێ لە جێگەیەک لە زندگیە نیازە واقعان من خەریک کار لیباس بم مشکڵی مەسەن پێشتێ ئایسە هەروەکەوە کۆرۆنا پێشایەت ناو جامعە کۆرۆنا بوو ئیتر ئەکسەر کارێر تەحتەڵ بوو تەولیدیەکان گەرایشیان پیا کرد بەلای ماکس دروستکردنە منیش ئەو وەختە کارەکەم تەحتەڵ بوو چوم لە تەولیدیەکە ماکسم هاورد تەک خانمێکە هەفت زادانە ماکسمان دروست کرد زەن شەوانە تا سعات و ماکسمان دروستە کرد لە وەختان نیاز جامعە ئەوە بوو لە کاتی کۆرۆنا کە پێش هات بۆ زۆربەی کەسانی کە لە بواری بازارە خەریکی ئیش و کار بوون بە تاوەتی کۆیان کردەوە وازیان لێهێنا بەڵام هەنێک کەس وەکو تۆ یان هەنێک خاتوونی تر بە خاوەن ئیش بوون هاتی شێوازی کارکردنەکەیان گۆڕی ئێستا بۆ نوێکاری تۆ دوورین بووە هاتی گۆڕیتە بە دروستکردنی پێداویستە پزیشکیەکان لەو کاتێک کۆمەلگا زیاتر پێویستی بە پێداویستی پزیشکیەکان بوو بۆ خۆپاراستنیان لە کۆرۆنا بەشی دیزانیانی بۆ کارەکانت هەر خۆشت ئەنجامیایی بە فێرخوازەکانت یان ئەکشنەکان کە لەگەڵ تا کارەکەن وەڵام کارێلە لە ئەوەڵیا خۆم گشتم ئەنجام داوە دروستم کردیا وەلی ئایسا هەر ئاموزشەکانیام ئەمەش پێویستی بە ئاموزش بەڵێ واسە ئەم گوڵا هەر بەرگێکی تیکە پارچێکە مەرەبەعی تایەکەین جاوەختە بە دەرزی و تاڵ تەقەڵیین چوار بەرگەکە وەجرە تاکەین و بەسڵیەکەین ئەم تیکەیە هەروە بەجیا پەشمشتاخین و بەسەتی و دروستیەکەین ئەوختە پشتەکەیشی تە ئەوختە یا چەسپ یا هەر بە دووختە و بەسڵیەکەی نەکارەکە مانە شەری خەلاقیتی خۆت هەرچێکە ئایدیایەکە بە مشکە بێ دروستیەکەی بەڵێ یاوەکە بتانەوە دروستی بکەن چەندێکە خایێنێ زۆر کاتان لێبات شتێکی راوەنە بچوو نا وەخت فرە ناوە باز لە خانمەکان و فێرکارەکە بن و مەهارەت پەیاکەن بە قەوڵەن ئێمە ئێژین تۆندەسە خەیاتی چرخەکە تۆنڕەوێت و تۆندەست بێ کارێک مەسەن لە عەرز 5 دقیقە کەسێ وارە دەتانێت دروستێکاوەلێک کەسێکە مەهارەت ئەوەڵگەی هەسوود تازە شرۆ بەکاریکرد شاید بە 20 دقیقە بتوانێت شتێک وە جۆرە دروستکە لەم جۆرەشتانە کە دروستی ئەەکەن کە کاتێ داواکاریتانە بە سفارشی مشتریەکانتان بۆ منە نمونونەکە ئەخەیتە بەردەست دەڵی من لەم جۆرە دروستەکەم هەروی خۆتی ئەوە شتێکە خۆ دروستەکرێتە خیالیانەی یا زیاتری کارەکانی تۆ لەسەر داواکاری مشتریەکان بە سفارشی ئەوانەکەوە یەکری ئەو شتێکە خۆیان پێیان خۆشە بۆیان دروستەکەی وەڵام نمونونەکارمان هەست ئیتر بە یەکە مەشورەتەکەین ئەگەینە نەتیجە کە مەسن لە ڕنگ پارچەکە تەرقەکانە لە پۆستەکانە مەسن تماشا ئەکەن یا ئەگەر لە کار خەیاتەکان ترە و کارگەلێ ترە و ئەگەر کارێکیان بێ ئەیگرن بە واتسەپ عکسەکەی ئەنێرمەژنەوە کارمانە بۆ ئەنجامایی ئەگەینە تەوافق و دروستیەکەین ئیشەکە دەستت پێ کردووە توانیتە تایستی کە بەردەوام بووی لەسەری توانیتە ئەو کارانی کە ئەنجامیەکەی ئەو پارەی کە وەری ئەگرین لەم ڕێگاوە بیکەیت بێ بژێوی ژیان و ژیانی ڕۆژانی خۆتی لەسەردابنی هەر لە ئەوائل زندگی و توانیمە کارکەم هەروە بووە من بەعدەرامەدم بووە کارم کردە فەرش بافیم کردە بۆچەنە گۆشێک لە زندگی ئەگرێ بعضی وەختێ پیا ماڵەکە ناتانێ تەوان ئەوەی نییە کە گشت ئومورات زندگیەکە فەراهەم کە ئەسا خانمێک وەک من ئەگەر بە جێگەی ئەوە دانیشێ لە دەست کەمبوودەکانی و ئاهۆ ناڵە بکات و
ئەبراز ناڕەحەتیکە لە جێوە دانیشێت شتێک دروست کات و شتێک دروستەکە ئەوە کەی خۆی نشاتاوەرە بۆی وەختێ ئەی فرۆشێت ئەیاتە مشتری و پۆڵەکە دەستیەگرێ ئەیاتە نیازێک لە زیندگیە ئەویشە هەر هەم خۆی خۆشحاڵەکە هەم شوەکەی خۆشحاڵەکە ئەرێ وڵا هەمیشە من بەعدەرامەت کارەکانم ناو زندگیە گەیە سەداومە زۆر باشە تۆکو خاتونێکی ئێستا خاوەن ئیش و کاری خۆتی وە خۆت بە خۆت کارەکەیوە دەستی کۆمەڵە کەسێکیشی گرتووەکە لەگەڵ چۆن بوو ئەو فکرێت لات دروست بوو ئاکەتر تۆش خۆت بووتە خاوەن ئیش و کاری خۆت وە لە شوێنەکانی تر کار نەکەی چونکە پێش لەوەی کەم کارەکە بکەیتۆ لە چەندین کارگای تر پێشتر کارت کردووە بەڵێ زۆر باشە چی بۆ وای لێ کردی کە خۆشت ببیت بە خاوەنکاری خۆت وێتر خۆت بۆ خۆت کار بکەیت والله شتێک بوو کە هەمیشە هەر لە مناڵیەوە ئەگەر خەریک کارێ بایەتم باوکم پێمیەوەت هەبێت شێرێک لە بێشە دەرێ ئەوە کەلیمەیەکە کوردی شێرێ لە بێشە دەرێ خوای پیا بێ خوای ژن بێ یعنی ناو زندگیە وەک شێر بە بۆ زندگی فەرق ناکات چه ژن بی چه پیاوی فەرق ناکات هەر ئەوە بۆ بایسەوە هەمیشە سعیکەم بێژم منیش ئەتانم بەقەو مێردەکەم ئەتانم کۆمەک حاڵ زندگی بوو ئەنجامی پێشتر هیچ کارێکی هوەری تر ئەنجام نایاوە هیچ کارێکی دەستی تر لە بافتنیە کار دەست بافتنی وا بە سووکە کارەکان مەهارەتێکم هەست لە حەد مەرەبیگەریە خۆت بە خۆت فێر بووی هەروان لە خانم گەلێک ترە و کتێوەکان مەسەند کتێو بافتنیەکان تماشایان مەکرد و دروست مەکرد بەزی وەختی کەسێک ناو خانەوادەمە خۆشمیانگەرەکە ئەویشە هەر بازم جمڵێکە کوردی بابێژم مەسەن ئەیانوت من لە حەوا و بڕێت ئەفسانە دروستیەکە هەرەوە تەشویقی لە شاید بووە سەباییسەوە فرە ئەم مەهارەتێ لە پەیاکەم شتێک تماشاکردای فەورن لە مەغزمان سەبتەوە ئەهاتم ئەجرامە کرد بافتنی قاڵی بافی مەدرێک قاڵی بافیشم هەست ئەویش هەروەجرە مەهارەتێک ئاوا لە حەد بتوانم مەرەبیگەری کارگای بکەم ئیسە نایسێتر خەریک کارخەیاتیم فقط زۆر باشە لەو دوو بەشەی تر کە کارت ئەنجام داوە ئایوانیش کار بۆ خۆت فێر بوو یان دەورەهایەکی تر ڕۆشتی کە بەشداریت کرد تاوەکو لێزانی لێ دەربێت لەو بوارانە بۆ قاڵی بافیەکەم مەدرک سەناعەت دەستیم هەست چوم خۆم لە ماڵەوە هەروە لە کەسێکەوە قاڵی بافیان ئەگەر ئەچوام مەهارەتەکەی مەسەن باز کەسکێل ئاهاتن ئاغاگە هات فەرشەکەی بۆمان دار قاڵیەکەی بۆمان مەسەن دروستە کرد تماشای دەستیمە کرد ئەم ڕایترەوەتە خۆم چ لە کەشی قاڵیەکە ئەنجامەدا فێر کارەکەوە میتە خۆم ئەنجامەدا کەسێکی نیازیان بووە چ لە کەشی فەرشیشمە کرد بۆیان ئێستەکانێت دوایەوەی کە هەر یەک لە ئەم دوورینانێت ئەنجامدا کۆتام مەرحەلەی چییە بێت چیتری ماوە ئەم دۆرگەریە ناژین ئەسلاح خەیاتی پێژن ئارایش کە نامرەتەبیکی بێت ئارایش یەکەن ڕێکیەکەین و بە دوایەوە ئەوە هەین نبانیەکەەوە بە دەورە چرخیەکەم زیاتر لە چ کەسێک یان لە شتێک ئەنگیزە وەرەگری بۆ بەردەوام بوون و دەستپێکی ئیشە نوێەکانت
والله دڵخۆشم بە مناڵەکانم دوای ئەوە بە خانمگەلێک وە هانە دەورە بەرما بەڵێ دڵخۆشی فرست لە زندگیە ئەگەر گەرەکتێ بڕوانیتە جەم بە مثبەتەکان زندگیە دڵخۆشی فرست زۆر باشە هەروەکە سەرەتای بەرنامە ئاماژە و پێیاوە بە درێژایی بەرنامە باسمان لێ کرد و چەند چیرۆکێکیش لە ژیانی تایبەتی خۆت بەمان باس کرد ژیانت پڕ بووە لە کۆمەڵێک کێشە و گرفت و سەختی لە کۆمەڵێک بربەسمانە کە هاتووەتە سەر ژیانت کاتێک ئەو شتانە بۆتی ڕووداوە زیاترین شت کە بۆتە هۆکاری ئەوەی کە تۆ هیچ گوێ بەو مەسئلانە نەیت و بەردەوام بیت لە سەرکاری خۆت چی بووە؟ ئومید بە ئایندە هەمیشە مەطلبگەلێک خۆشم خوندیە سەو ناوکتێوەلێکە تاریکی دوای تاریکی ڕۆشنایی هەست وایە ئومیدوار بوون بە ئایندە ئومید چت پرە خاسێکە ناو زندگیە بەعسەوێت ئەو ڕۆژە سەختە ئەو سەختیتە ئەو مشکڵتە ڕاحەتتر لە بەرۆ بچێکە ئومید و هەست کە ئەگوزەرێ تواو ئەوێ ئەم سەختیە زۆر باشە نامەوێت زۆر مەسەلەکەمان ببمە سەر کێشە گرفتووە و چیرەکە تاڵانێکە بەسەر ژیان هاتووە ئەمەوێتم جارە پرسیارەکە تاوا لێ بکەم خۆشترین ڕوودا و کە تا ئیستا لە ژیانت ڕوویداوە هەرگیز لە یادی ناکەی هەر کاتێک کە ئەکەویتەوە بیری کۆمەڵێک وزە و ئەنێژی لێوەر ئەگریت و بەردەوام بێت و هۆکاریەوەی کە بەهێزتر بەردەوام بیت لە ڕێگای خۆت وەڵا لە حەزایل خۆش فرست ناو زندگیە وەلێ بۆ من جەزابترین لەحزەیەک وەختێکەوە کەسێ فێر کارێکەکەم و کارەکە بە دروستی ئەنجامات لەو خۆشی ئەوە منش فرە خۆشحاڵەوە خۆشی لەحزایل خۆش ناو زندگیە فرێز وەلێ خۆشترین لە عزیز زندگی منەوە وەختەسە زۆر باشە هەروەکە زانین لە زۆرێک ئێستا وای لە هاتوو حالیان لە زۆرێک لە کارە هونەریەکان لە کارە دەستیەکان پێویستەکە کە خاوەنی هەنێ بڕوانامە مەدرەک بی لە هەنێ شوێن سیا دەورەهایەکە کە ئەڕۆن لەوێکە بەرگوزار ئەبێ یان لە هەنێ کارگا و بەشەکانی تێ لەم ڕێگەی خۆت لە بواری دوورین یەم شتانی کە ئێستا کارەکەی لەسەری چ مەدرەکایەکە وەرگرتووە گەواهی مەهارەت کوردی دووزیم هەسێن خەیاتی کوردی دووزی ئەم کار ئێمە کە ئەنجامیەوەین کاور و وەسایل ئاشپەزخانە گەواهی مەهارەتی نییە ئەوەلی ئەوە کە ئیتر پەروانە کەس کارەکەم هاوەرگا وەختەیتر ئەیسە کارگایەکم هەست هەوا مەسەن خانمگەلێک کە پەروانە کەسبیان نەوێ یا شاغڵ مەمون لە بانگا دەسە چەکیان پێنان توانیمە مەسەن دەسە چەک بگرم بۆ کارەکان مستفادە لێکم زۆر باشە چی وای لێ کردی ئەو فکرێ لا دروست بکە کارگا بکەیتەوە لە کارگا لەمە بەدووا بەردەوام بی وڵڵا دەیتە هەرەوە بتوانم ئیجاد شغڵکەم بۆ خانمگەلێتر چۆن لە ماڵە وەختێک کارەکەم هەر فقط خۆمەتوانم کارکەم وەلی وەختە تێمە محیت دەرەوە ئێژم ئاموزش کارەکان مام قەتعەن فرەتر تێن بۆلام مەدەد جووی کار نیازمەند کار یا مەسەن ئەوانەوە عەلاقەمەند بە حرفەن وەختی واکەم تێن بۆلام منیش ئەو خانمگەلەوە پشتکاریان هەست وا عەلاقەمەندن بە مۆفەقیەت و مەسەن حەزەکەن بە هونەرگەل دەستی سەنایع دەستی گۆڵچینیانەکەم هەر کەسێک وە فرە عەلاقەمەند بێ ئەوە گۆڵچینەکەم لە کنار خۆما وەختێک فرەوبینەوە مۆفەقترەوین باشە لە سەرەتای دەست بکە لە نێو کارگاکە لە چیەوە دەستت پێکرد لە دروستکردنی چ جۆر شتێکەوە سرویس ئاشپەزخانە دەستگیرە پیشبەنەکان هەروە جورە چوومە بەرەوە کەمکەم بازم هەر کەسێک لە هەر حرفەیەەکە حەسکە قەتعەن لە مەسەن جێلێکە سوعالەکە ئەپرسێ لە جێلێترا بزانێ مەسەن کارەکەی بۆ پیشڕەفت کارەکەی چەبکە منش هەروە جرە مەسەن حتا تالای مەسەن خانمێ کەس لە سنە کە مدیری کل ئومور مەشاغڵ بانوانە مراجعم کرێ لای ئەو لەویش ڕانماییم گریا لە هەر کوێنێکە وا بزانم بیشتر مۆفەقەوم لە کارەکەمە مراجعاکەم و مەسەن لە فکریان ئیسفاداکەن لە کاریان ئیسفاداکەم بە بەردەوامی لەم ڕێگای هەر شتێکە بەسەر تا هاتووە زیاتر چی دوا لێ ئەکا تاوکو کۆڵ نەیە تا هیچ کاتێ واز نهێنی لە ڕێگای خۆت بەردەوام بیت وڵاتی هەرەوە کە ئێژم ئاوەها تماشاکەم لە ئاەندا ئەوێنم کە چەند
شعبەی کارم لێدا و کارم فراهم کردێ بۆ خانمگەلی تر یا حتا ئاغەگەلیش وەختە ئەوێن تماشاکەم لە زیهن خۆمایژم کارەکانم وارد بێت بۆ کشوەرەکان تر یعنی سادریکەم بۆ کشوەرەکان هەر ئەمە دڵخۆشیە باعسەوێ کە فرەتر پایبند کارەکەم بم فرەتر سەخت کوشیکەم ئەگەر مەسەن 12 ساعت کارکەم بە دڵخۆشی ئەوە شاید بتوانم بکەم 15 ساعت بکەمە 18 ساعت زۆر باشە ناتەوێتتر کارەکانت تەنیاتر لە قاڵەبی پێداویستیەکانی ماڵ نەبێت شتانێک دەستکەیت بە دوورینی شتانی تریش والله ئەم کارگەلە فرتەنەوەە فعلەن جارێ هەر ئەوەها لە زەهنما چۆن سرویس ئاشپەزخانە سیسمونیە لە چەند جەمبەی زندگی و احتیاج دەکەفێ مەسەن سرویس خابە بعضی کەسەس مەسەن 2 نەفەر ئەزدواجەکەن نیازیان بە سرویس خاب هەست تەهیەکەن بۆ نۆماڵیەکەیان یا کەسی مناڵیەوێ نیازی هەست بە سیسمونی مناڵ ئەویش شتێلی مختلفی هەست یا مەسەن وەسایل بەرقی ناوماڵ کاوری گەرەکە حتا ئەگەر مەسەن کاور مۆبل کەسی دەسێ مۆبل ئەسێنێ کاوری گەرەگە بۆ مۆبلەکەی کارێکمان فرم متەنەوە ئەفکر ناگەم جاری ئایسە فکر بە کارێتر ناکەمەوە فعلەن زۆر باشە هەستەکەی زیاتر دوورینی جلوبەرگەکان لات قورس بێت یان نەرم پێداویستیانەی ماڵەوە وەڵڵا من پێخۆشە ئەمە لە ڕۆی قورسایی کارە لە ڕۆی زەحمەتبوونی کامی هەست فەرق ناکە کار فەرق ناکە وەختی ئەڕیتە پشت چرخۆ کارەکەی سعاتی خەریک وەسایل ئاشپەزخانە بێت چه سعاتی خەریک لەباس بیت فەرقی ناگا بۆ تۆ هەر کامێکی بۆ تۆ یەک شتەوە یەک واستەکی بۆ کام کەنجامی پێویستی بە ئەنەرژۆ و ماندووبوونێکی خۆی هەیە هەر بەستگی بەوەسا تۆ تەرس فکر لە مۆر کارێک وەختی کارەکە تۆ خۆشگەرەکوێ هەرچەند شاید لە دیت کەسێ لێگا سەخت بێ وەڵێ لە دیت خۆتا سەخت نییە و خۆشە باشە مێ کۆتا پرسیارم لە جەنابەت ئەوە بێ کە 5 ساڵێتر لە داهاتوو خۆت لەکوێ عبین هەستەکەی لە بواری کارەکەی خۆتەوە گەیشتوتە کوێ کارگای گۆرم هەست هەر لە حاشیە شارە چۆن مردم حاشیە شار فرە نیازمەند کارن وەێ فروشکای فرە گۆرەیش ئەوێنم لە باڵا شارە و لە مەرکەز شارە کارەکانم دانیا بۆ فرۆش و ئەوەختە لە کوردستان عێراقیشە ئاوا ئەوێنم کە لە نیشا فروشکایکم بێ بۆ کارەکانم ئینشەڵڵا بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر لە داهاتوو بووت سپاس دەکەم ئەم ڕکاتت دانا بۆیمە و میوانداری ئێمەت قبول کرد هەر سەرکەوتوو بن خۆشحاڵ بن بە چاپێک نیش تەقازای ئارزووی موفقیتم هەست لەوە ئارزوی موفقیتمان بۆ بکەن زۆر سپاس ئەزیزن خۆشەویستانی من سپاسانەکەم ئەمڕۆشە تاکوونێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆم هەر بە دیاری شاشە و بەرنامە جوانەکەی ڕەنگاڵەوە بوون و جێمانتانێش هەتا خوا ئامادەکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامە جوانەکەی ڕەنگاڵە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم هەر شاد و بەختەوەر بن کاتێک